سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتمۆتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی سێشەمە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانە نشینکراوانی کشوەری لە کرماشان، ڕێگری بەرپرسانی زیندانی ئەڤین لە دەستڕاگەشتنی سیروس فەتحی بە دەرمان، دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی دیکە لە مەهاباد، تۆمەتبارکردنی ڕزگار بەیگزادەی بابامیری بە محاربە و بەغی، گیانبەختکردنی کرێکارێک لە شاری سەقز، مانگرتن و خۆپێشاندانی کوردان لە باکوور و ڕۆژاوای کوردستان، کۆبوونەوەی کرێکارانی جۆشکار لە پاڵاوگەی تاران، وا داخستنی ئۆتۆبانی تاران ساوە لەلایەن کاسبکاران و کرێکارانی ناڕازی. کۆبوونەوەی خانە نشینکراوانی کشوەری لە کرماشان، ڕۆژی دووشەمە 26 سەرماوەز 1403 هەتاوی. خانە نشینکراوانی کشوەری لە کرماشان بە کۆبوونەوە لە بەردەم سندوقی خانە نشینی خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. خانە نشینکراوانی کشوەری هەموو هەفتەیەک لە بەردەم سندوقی خانە نشینیدا کۆ دەبنەوە، بەڵام تا بە ئەمڕۆ هیچ یەک لە بەرپرسانی ڕژیم بایەخی بە داواکاریەکانیان نەداوە. خانە نشینکراوانی کشوەری خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی تەکمیلی و هاوسانسازی حەقدەست بوون و ڕایان گەیاندووە کە تا گەیشتن بە داواکاریەکانیان درێژە بە چالاکیەکانیان نەدەن. ڕێگری بەرپرسانی زیندانی ئەڤین لە دەستڕاگەشتنی سیروس فەتحی بە دەرمان بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی چوارشەمە 21 سەرماوەز. سیروس فەتحی ناسراو بە فواد، چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی ئەڤین، دۆخی تەندروستی تێک چووە و کاتێک ڕەوانەی نەخۆشخانە کراوە بەرپرسانی زیندانی ئەڤین ڕێگەیان نەداوە بەسەری بکرێت. سیروس فەتحی سیەکانی عفونەتی کردووە و ێشوازارێکی زۆری هەیە، بەڵام بەرپرسانی زیندانی ئەڤین سەرنجیان بە دۆخی تەندروستیە و چالاکە کرێکاریە نەداوە و ڕێگەیان لە بەسەریبوونی لە نەخۆشخانەی تاڵقانی گرتووە. ناوبراو لە ڕێکەوتی سێنزەی خەزەڵوەری ساڵی 1402 لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە لە شاری تاران دەست بەسەرکرا. لە ڕێکەوتی 11 سەرماوەزی هەمان ساڵ لەلایەن لقی 26 دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی قازی ئەفشار بە تۆمەتی ئەندامەتی لە کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران بە 4 ساڵ زیندانی تعزیری مەحکوم کرا. دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی دیکە لە مەهاباد، ڕۆژی دووشەمە 26 سەرماوەز سێ هاوڵاتی دیکەی خەڵکی مەهاباد بە ناوەکانی ڕێبوار ڕەسوڵی، ئەیوب ڕەسوڵی و عوسمان جەهانی فەڕ ناسراو بە شوانە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کران. لە ڕۆژانی ڕابردوودا جگەل لەو سێ هاوڵاتیە 7 نیشتمانی دیکە بە ناوەکانی یوسف قاڵ، ئارام مەبزوولە، زانیار سەید ئەحمەدی، سیامەند سێ ئەحمەدی، قادر خەرامانفەڕ، کەماڵ مەسعودی و جەلال سەدەفی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ڕفێنراون و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی ئەو دە هاوڵاتیە لە بەردەستانی. تۆمەتبارکردنی ڕزگار بەیگزادە بابامیری بە محاربە و بەغی. ڕزگار بەیگزادە بابامیری بەندکراوی سیاسی خەڵکی بۆکان لەلایەن دەستگای قەزای ڕەژیمەوە بە بیانووی دابینکردنی دەرمان بۆ بریندارانی شۆڕەشی ژینە بە محاربە و بەغی تۆمەتبارکراوە. بە پێی زانیاریەکان لە قیدەی دادسەرای گشتی و ئینقلابی شاری ورمێ، ڕزگار بەیگزادە بابامیری بە محاربە، بەغی، ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات، دابینکردنی پارە بۆ گروپە تێرۆریستەکان، سیخوڕی و هاوکاری لەگەڵ وڵاتە دژبەرەکانی نظام، هەڵگرتنی ماهوارەی ستارلینک و چەکی نایاسایی، ئەندامەتی لە گروپە نارەکانی ڕەژیم و هەروەها هاوکاری لە تێرۆر تۆمەتبار کراوە. ئەو بەندکراوە لە یەکەمین جەلسەی دادگایکردنیدا هەموو ئەو تۆمەتانەی ڕەت کردەوە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤیش سەبارەت بە سەپاندنی سزای قورس بەسەر ئەو بەندکراوە سیاسیە هۆشداریان بە دەستگای قەزای ڕژیمدا. گیانبەختکردنی کرێکارێک
لە شاری سەقز. ڕۆژی دووشەمە 26 سەرماوەز کرێکارێکی خەڵقی سەقز بە ناوی ئیسماعیل ئەمینزادە لە کاتی کارکردندا بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانی بەخت کردو. بە پێی زانیاریەکان ئیسماعیل ئەمینزادە پیشەی ئیزوگامکاری بووەوە لە کاتی کارکردن لە شارەکەی دانیشگا لە شاری سەقز لە بەرزایی 12 میتری بینایەک بەر بۆتە خوارەوە و بە سەختی بریندار بووە. ناوبرا و پاش گواستنەوە بۆ نەخۆشخانە بەهۆی قورسی برینەکانی بەداخەوە گیانی لەدەستە. ئازادی حسێن فیروزی لە زیندانی سەقز. بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی یەکشەمە 25 سەرماوەز حسێن فیروزی شارۆمەندی خەڵکی سەقز پاش چەند ڕۆژ بەندکران لە زیندانی سەقز ئازاد کرا. ڕۆژی دووشەمە هێزە ئینتیزامیەکانی بەداوای لێبرنەوە هێزە ئەمنیەتیەکانی ڕەژیم هێرشیان کردە سەرگوندی مەولاناوای سەقز و بەبێ بەڵگەی قەزایی دوو هاوڵاتیان بەناوەکانی حسێن فیروزی و هیوا فەیزی دەست بەسەر کرد. ڕۆژی یەکشەمە حسێن فیروزی بە دانانی وەسیقە لە زیندانی سەقز ئازاد کراوە، بەڵام زانیاریەک لەسەر شارەنووسی هیوا فەیزی لە بەردەستدانی. مانگرتن و خۆپێشاندانی کوردان لە باکوور و ڕۆژاوای کوردستان. ڕۆژی دووشەمە 26 سەرماوەز هەزاران دانیشتووی شاری کۆبانی و دەیان چالاکوانی ژن و پیاو لە نێسیبیەنی باکووری کوردستان دژ بە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا لە ڕۆژاوای کوردستان ناڕەزایەتیان دەربڕی. هاوکات لەگەڵ ئامادەکاری ئەرتەشی تورکیا و گروپە تێرۆریستەکانی سەر بە وڵاتە بۆ هێرشکردنە سەر کۆبانی و ڕەقا هەزاران شارۆمەندی خەڵکی کۆبانی ڕژاونەتە سەر شەقام و بەوتنەوەی درۆژ خوازیاری کۆتایهێنان بە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بوون. لەلایەکی دیکەوە دەیان چالاکوانی ژن و پیاوی خەڵکی باکووری کوردستان ماوەی چەند ڕۆژە لە سنووری قامیشلومانیان گرتووە و داوای ڕاگررتنی هێرشەکانی سەر ڕۆژاوای کوردستان و کۆتایهێنان بە سیاسەتی قڕکردنی کوردان لەلایەن دەوڵەتی فاشیستی تورکیا دەکەن. کۆبوونەوەی کرێکارانی جۆشکار لە پاڵاوگەی تاران. ڕۆژی دووشەمە 26 سەرماوەز کرێکارانی جۆشکاری شاغڵ لە پاڵاوگەی تاران دژ بە نەدانی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوەمانیان گرت. بە پێی راپۆرتەکان کرێکارانی شاغڵ لە بەشی جۆشکاری پاڵاوگەی تاران ماوەی 4 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختدا ژیان بەسەرەبەن. کرێکارانی ناڕازی ئەڵێن کاتێک لە ئاست نەدانی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕیوە لەلایەن خاوەنکارەوە هەڕەشەی دەرکردنیان لێکراوە. ناڕازیان هەروەها داوا دەکەن ڕێژەی حەقدەستەکانیان بە پێی ڕێژەی هەڵاوسان بڕواتە سەرەوە و حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی اجتماعی پەرداخت بکرێت. داخستنی ئۆتۆبانی تاران ساوە لەلایەن کاسبکاران و کرێکارانی ناڕازی. ڕۆژی دووشەمە 26 سەرماوەز کرێکارانی شاغڵ لە شارۆچکەی سەنعەتی گولگۆنی تاران شارۆچکەی سەنعەتیەکانی سەباح و ئۆرین لە ساوە لە ئەست بڕینی بەردەوامی بەرق ناڕەزایەتیان دەربڕیوە و ئۆتۆبانی تاران ساوەیان داخستووە. بە وتەی ناڕازیان دەوڵەت لە جیاتی چارەسەرکردنی کێشەی خەڵک گوشار دەخاتە سەریان لەلایەکەوە پشووی گشتی ڕادەگەیەنێت و لەلایەکی دیکەوە بەرقی کارگە و کارخانەکان دەبڕێت بەبێ ئەوەی بیر لە بژێوی ژیانی کرێکاران و خاوەن کارگەکان بکات. خۆپێشاندەران ڕایانگەیاندووە گوشارەکان گەیشتووەتە لووتکە و چیتر تەحەمەلی ئەو بار و دۆخە ناکەن. کۆبوونەوەی دوکاندارانی پاساژی عەلاءالدین لە تاران. دوکاندارانی پاساژی عەلاءالدینی تاران ڕۆژی دووشەممە دژ بە نەبوونی سەقامگیری لە بازاڕی دۆلار دوکانەکانیان داخست و کۆبوونەوە. ناڕازیان بە کۆبوونەوە لە ناوەندی پاساژی عەلاءالدین و وتنەوەی درۆژم ڕانگەیاند کە دۆلاری 100,000 تمەنیان ناوێت. ناڕازیان داوایان لە بازاڕیانی سەرانسەری ئێران کرد دژ بە نەبوونی ئەمنیەتی ئابووریمان بگرن و پشتیوانیان لێ بکەن. بە پێی زانیاریەکان نرخی دۆلار لە بازاڕی ئێراندا سنووری 76,500 تمەنی تێپەڕاندووە و چالاکانی بواری ئابووری پێشبینی دەکەن نرخی دۆلار تا 80,000 تمەنیش بەرز بێتەوە. پەیوەستبوونی بەندکراوانی سیاسی زیندانی وەرامین بە کارزاری نابۆی ئەعدام. ڕۆژی دووشەمە 26 سەرماوەز بەندکراوانی سیاسی زیندانی خۆرینی وەرامین لە بەیان نامەیەکدا پەیوەستبوونی خۆیان بە کارزاری 3 شەمانەی نابۆی ئەعدام ڕاگەیان. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران بەندکراوانی سیاسی لە 27 بەندیخانەی ئێران پەیوەست بە کارزاری نابۆی ئەعدام بوون و ڕۆژ لە دوای ڕۆژە و کارزارە پەرە دەسێنێت. 3 شەمەی هەموو هەفتەیەک بەندکراوانی سیاسی
گشت بە سزای سێدارە مادەگرن و هاوکات لەگەڵ مانگرتنا. ئێرانیانی دەرەوەی وڵاتیش بۆ پشتیوانی لە بەندکراوانی سیاسی لە بەردەم نوێنەرایەتیەکانی کۆماری ئیسلامی خۆ پێشاندان دەکەن. سەپاندنی زیاتر لە 70 ساڵ زیندان بەسەر 15 ژنی بەهایی لە ئیسفەهان. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە قەیسی و حوتی دادگای پێداچوونەوەی ئیسفەهان 15 بەندکراوی ژنی بەهایی بە زیاتر لە 70 ساڵ زیندان محکوم کردووە. 11 ژنی بەهایی بە ناوەکانی ڕۆیا ئازادخۆش، مەریەم خۆرسەندی، سارا شەکیب، فیروزە ڕاستینژاد، ساناز ڕاستە، ئازیتا ڕۆزوانی، مژگان پۆرشەفیع، نەسرین خادمی، نوشین همەت، شۆرەنگیز بەهامین و شعلا ئاشووری کە لە ساڵی 1400 هەتاویدا دەست بەسەر و دواتر بە دانانی وەسیقە ئازادکرابوون، هاوڕێ لەگەڵ 4 بەندکراوی دیکەی بەهایی کە ناسناویان ئاشکرا نەکراوە لەلایەن دادگای ئینقلابی ئیسفەهانەوە هەریەکە و بە 5 ساڵ زیندان محکوم کراون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی 7 بەندکراو لە چەند زیندانی ئێران. لە ڕۆژانەی ڕابردوودا 7 بەندکراو لە بەندیخانەکانی تەورێز، ئەردەکان، نەهاوەند، گورگان و نێشابوور لە سێدارە دراون. بەپێی راپۆرتەکان 2 بەندکراو بە ناوەکانی عەلی موراد دێحقانی و قوربان ڕازی تەمەن 29 ساڵ بە تۆمەتی کوشتنی بانقەست لە بەندیخانەکانی نەهاوەند و تەورێز لە سێدارە دراون. هەروەها 5 بەندکراوی دیکە بە ناوەکانی محەممەد کەسرانی تەمەن 38 ساڵ، محەممەد عەلی دەرکە تەمەن 54 ساڵ، سیاوەش یاری تەمەن 67 ساڵ، حەمزە میرزاپور تەمەن 37 ساڵ و شاهڕۆخ فەهیمی تەمەن 23 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە بەندیخانەکانی تەورێز، ئەردەکان، گۆرگان و نەیشابوور ئیعدام کراون. بەڵە بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکان.